پرسیار لە جەنابەت ئەکەن ئەڵێن ئایا نوێژنەکەت کافرەیان نا تۆ ڕێی دوو زانایان بۆ باسەکەی ئەڵێ زانای متأخرین و زانای متقدمین باشە حەزەکەم ڕێی جەنابەت بزانم تۆ لەگەڵ کام زانایانەیە عەزێت نەبێ مامۆستاگەر تۆ خۆت لەگەڵ کامیانی براکەم من بەتەئکید لەگەڵ سەحابە و تابعین و تابعی تابعین و چوار ئیمامەکەم کە ئەڵێن کافرە من لەگەڵ ئەو چوو ئەوانە میتر نازانم لەگەڵ بەخۆمان بڵین سەلەفی ئەبێ لەگەڵ سەحابە و ڕێبازی سەحابە و ڕێبازی پێغەمبەرانە بین باشە شافعی لە سەلەفە یا لە سەلەف نییە لە سەلەفە بەڵام سەحابە لە پێش شافعیەوەیە باشە براگیان يعني شافعي ناڵێ کافرە ئەبوو حەنیفە ناڵێ کافرە واز لە ئیمامی شافعی بێنین بابا غەڵەتە برای خۆم وازهێنان لە عالم و زانای گەورە يعني بەو شێوازە هەڵەیە ئەمما بڵێ وەڵا صحابە و تابعین ئیمامی شافعی لە بیدعای حەسەنە هەیە کەواتە دوای واناڵێ هەڵەت دێ حاڵی بوون برا شیرنەکەم بیدعە لە برا ئەزیزەکەم گوێ بگرە بیدعەیەک لە لوغەدا دەبێتە دوو بەشەوە هەر شتێک ینی تازە بێت و پێشتر نەکرابێ ئەگەر بەڵگەشی لەسەر بێ پێی دەوترێ بیدعە ئەگەر بەڵگەشی لەسەر ئێمە لە ئیمامی عەلی و ئیمامی عومەر و ئیمامی ئەبوبەکر و بۆ بەلێنین نەوەڵڵا هەر کەسێ کافر مامۆستا وا ناڵێن براگیان هەڵەیە ئەبەدەن شتی وانە ئێمە دائیمەن دەبێت لە کاتی خلافدا بگەڕێنەوە بۆچێ بۆ قسەی ئەبوبەکر یا عومەر بگەڕێنەوە بۆ قسەی ئەبوبەکر یا عومەر ڕەزای خوایان لێبێ یا شافعی یا ئەبوو حەنیفە بۆ کامیان طبعا ئەبێ بگەڕێنەوە بۆ قسەی پێغەمبەر صلی الله علیه و سلم و چی حەدیثی لەسەر و لەسەرەوە بڕین کەواتە نابێ بڵێن زەید و عەمر دەبێ بڵێن قورئان و حەدیث بەڵام حەدیثی صحیحی لەسەرە یعنی لەسەر چییە من ترك الصلاة فقد كفر باشە لێرە تەرەکە مانای چییە وە کەفەر مانای چییە برا شیرینم يعني هەچ کەسێک نوێژ تەرک بکات کافر بووە کوفری کردووە باشە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ سیباب المسلم فسوق جنێودان بە مسلمان فاسقێتیە وقتاله كفر جەنگ دژ بە مسلمان کوفرە ئایا ئەوەی صحکەوا بێ بەو حەدیثە بێت هەموو جەیشەکەی عەلی ڕەزای خوای لێ بێ و جەیشی معاویە و سەحابە هەر هەمووی کافر بوون چونکە دژ بە یەکتر جەنگان ئەم حەدیثە چ لێ دەکەیت ڕاستە مامۆستا بەڵام نا وەڵامم دەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی قیتالی مسلمان کوفرە سەحابەش هەر هەمووی تووشی جەنگ بوون لەگەڵ یەکتر زۆر بەی زۆری هەمووی کافر بوون یا دەڵێن کوفر دوو جۆری هەیە نەخێر ئەی چی دەڵێن چی ڕاستە طبعا کوفر دوو جۆری هەیە ئای ڕەحمەت لێ بێ کوفری عەقیدەیمان هەیە بارەک الله فیک کە ئینسان لە دین دەباتە دەرەوە کوفری عەمەلیشمان هەیە ئەویشیان دوو جۆرە عەمەلێکە کە تۆ ئیعتیقادی لەگەڵ نەبێ ناتباتە دەرەوە لە ئیسلام يعني بۆ نمونە قیتالی مسلمان کە تۆ بە حەڵاڵی بزانی خوێنی مسلمان کافر دەبی ئەی بە حەڵاڵی نەزانی بەڵام يعني ڕقل لێی هەڵساوە کێشەیە کەوتۆتە بەینتان فعلا تۆ دەتەوێت بیکوژی ئەو دەتەوێت بکوژێ و جەنگ ڕوو دەدا ئەمەیان دەڵێن کوفرێکی عەمەلیە بەس یا کوفری اعتقادیە بە حەڵاڵی دەزانی کامیانە طبعا كفري اعتقادية رحمة اعتقادية بلى يعني كتب بلي والله من خويني مسلمان بحلال نازن بلان بخوا ليت ورم أي كجم أما اعتقادية بس عملية يعني ما مصاتو في دوايا كفر بشجني لإيمان جزء إيجا أو دلي شيء كفر هيجني لإيمان نجزء أو نبشة شون كفر لإيمان كاكا تو قال لي دلي يعني ما مصا شون أصلي إيمانه كل الرول جان شون كفر أصلي إيمانه كفر كي أصلي إيمان أي شيء ما مصا كفر شيء لإيمان كفر دجي إيمانه باب جان لا أنا ما مصا يعني كافر نبي في بلي كافر باب موسر برسياركم استا أو مسلماني كدبيت الشر لقل مسلماني شيترو يكتر دا كوجن كافر بوا يا كافر نبوا يكتر دا كوجن ناخير كافر نبوا أي بيامبر صلى الله عليه وسلم فرمي قتاله كفر الفراس تمام بس أبو بوشيخ وبنعمر مسلمانية أو الحديثة سباب المسلم فسوق وقتاله كفر جنودان بمسلمان فاسقيتيو جنگانيش دجي كافريتيا بيامبر صلى الله عليه وسلم هذا فرمي باشا ما مصا من برسالكم أو أنا أبو ماموسا آخر رولا براشير نكم دميو بلغا كان حالي بين دميو بلغا كان حالي بين براي خوم بوي بهلا حالي نبين ككلمة كفر لن يوجد كذا هاتوا كذا فرمي من تركها فقد كفر معناه أوني الذين شو تدروا كفر دوج يعني ترك دو جوري هي كفر دو جوري تركك اعتقادية تركك بس عملية يعني بونمونا استاب برشار لبراي برزي خوم كم للجنابت دو کەس بە ڕۆژوو نابێ پرسیار لە هەردووچیان دەکەی تۆ بۆ بە ڕۆژناوی دەڵێ باوەڕم پێی نییە ئەوی تریان بۆ بە ڕۆژناوی دەڵێ وەڵڵا من کەم تەرخەمم گوناهبارم باوەڕم پێیەتی بەڵام چی بکەم بەخوا
شەهوەت و ئارەزووی خواردن بەسەرم دازاڵ بۆ ناتوانم بە ڕۆژوو بم ئەم دوانە وەکو یەکن وەکو یەک نین براکەم یەکەمیان کافرە دووەمیان کافر نییە نوێژەکەش بە هەمان شێوە بارەکە الله فیک جا من هەر جارێک کە ڕەئی دوو زانان بۆ نەقل کردووی بۆی پێت بڵێم ئەوە قسەی زانایانە و ئەو زانایانش کە ڕایان جیاواز بۆ یەکتریان گومڕا نەکردووە ڕای یەکتریان بەلاوە قبول بووە من لەگەڵ ئەو ڕایم کە کەسێک باوەڕی بە نوێژ نەبێت کافرە لە دینی خوا چۆتە دەرەوە ئەمما یا بڵێ هەر لە ژیانمدا نوێژ ناکەم بە هەمان شێوە ئەمما کابرا نوێژ دەکاو تەمبەڵی دەکاو وازی لێ دێنێ و دانێ دەکا دوان ناکاو والحاصل ئەو بەلای منەوە کەسێکی کوفری عملی کردووە و تووشی فسق بووە ئەمما بڵێین کافر بۆ نەخێر کافر